دەشتی هەریر و باتاسە لە سنووری پارێزگای هەولێر. وەرزی چاندنی برنجی کوردی و سەدری دەستی پێکرد. هەرەوەزی نەریمان عەبدوڵڵایە کە زۆربەی تەمەنی لە کاری کشت و کاڵی بردۆتە سەر و نهێنیەک لەبارەی ناوبانگی برنجی باتاس ئاشکرا دەکات. ئەو ئەردەی کە ئەمە دەستنیشانەکەین لۆ برنجی سار بەسەر شوێنەکەی گۆڕین چونکی نابی دوو سار لەسەر یەکجا لەسەر یەکتر بکرێتە برنج چونکی بەرهەمەکەی کەمترە بیتر لە ساری پێشتر. ئەو برنجە ئێمە لە باب و باپیرانەوە لۆن بەجێمایە. تۆیەکەشی تۆیەکی خاسە لە بیدایەت کە هاتە باتاسێ هەر ئەو تۆیە نەنگۆڕیە تۆیەکی زۆر نازیعە زۆر باشە دوورە لە هەموو نەخۆشیێکی. نەخۆشی گەورە ناگریتن وەکو شریپانێ وەکو شۆکێ ئەو تشتانە نایگریتن کەواتە لێرکانە برنج زۆر نازیعە سەبەبەکەشی خاک و ئاوەکەیە. خاکەکەی خاکەکی قوڕاویە لۆ برنجی دەرەجەیەکە برنجەکەی شیرین و بەپیت و بە بەرەکەتە. ئەو برنجەی کە ئەمە ئاچینن دوو زۆرە زۆرەکیان سەدریە سۆرە پوچکەکەی جۆری دووەمیشی خڕەکەی پێرێن شەشمانجیە هەردوو کشی شەشمانجیە. ئێمە کاتەشی کە دروێنەی برنجەکەین چی گورە برنج جوانە پڕە قەرەوە ئەو تۆی هەرەگرین لۆ ساری داهاتوو پاشە کەفتەکەین و لۆ ئەوەی ساری داهاتوو بەکاری بینینەوە چونکە ئەو تۆیە لە تقریبان 6 سارە بیتن ئێمە ئەو تۆی بەکاردەینین. جەوهەر سەلیم لە تەمەنێکی زووەوە ساڵانە ئەمە ئیشیەتی. ئەو تۆوە هەر دەژیرێ مامەسا لە پای زێڕا لۆ ساری داهاتوو مانجی 5 ئەو تۆ پوشکەکە ئەو کەسەی ئەو تۆی پێدا دەکا بە گۆلە برنجی دەبی وەستاشی چاکبی نابی بێتۆبی یان بە تۆبی دەبی قیاس فڕە بدە. ئیشەکە لەبەر ئەوەی قورسە شترە برنج بە هەموو کەس ناکرێن ناو برنج زەحمەتە ئەو کەسەی پێداتەکە دەبی وەستاشی چاکبی. عەزیز حەمەد لە پاڵ کاری مامۆستایی کاری برنج چاندن دەکات و دەڵێت برنجی باتاس لە دەرەوەی وڵاتیش خواستی لەسرە. برنجی باتاسێکی کە لە برنج هەرە بە ناوبانگەکان چەندین ساڵە مشتێکی زۆر باشیە ئەو برنجەی لە هەردوو جۆرەکەی لە سەدرەکەی هەم لە سەدرەکەی هەم لە کوردیەکەی تقریبان لە نەوەتویەکەوە مەدوکانن هەیە لە بازاڕی ئەو برنجەی کە لە دەشتی باتاسێ چیندرێ بە زۆری دێن لەوێن دەرساخەکەن و مشتریەکانش بە زۆری لە کوردستانێن هاتا لە دەروی وڵاتیش داوا ئەو برنجەی ئەکەن بە تایبەتی برنجە سەدرەکەی زۆر بە ناوبانگە هەروە برنجە شەشمانجیەکەشی برنجە خڕەکەی پێگوترێ ئەو برنجە زۆر بە ناوبانگە لە باتاسێ لەبەر ئەوەی مشتری تایبەتی خۆی هەیە. ساڵانە لەم دەشتە پانوبەرینە ڕووبەرێکی زۆری برنج دەچێندرێت. جوتیاران پێشبینی دەکەن بەهۆی بارانبارینی زۆری ئەم ساڵەوە بەرهەمی برنج 200 تەن زیاد بکات. محەممەد ئامۆکەی زاری کرمانجی دەشتی هەریر و باتاس.